ڕێز و سڵاو بۆیەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ ڕۆژی هەینی. سەرەتاش بە سەردێڕی چەند هەواڵێک دەست پێ دەکەین. برینداربوونی کۆڵبەرێک بە تەقەی هێزەکانی ڕژیم. دەست بە سەرکرانی سێ هونەرمەندی عەرەب لە ئەهواز. لە سێدارەدانی هەشت بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. گواستنەوەی سێ بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی ئەڤین بۆ ژووری تاکەکەسی. و داخوازی سێ وڵاتی ئەوروپایی بۆ دەستپێکردنەوەی دانوستانە ئەتۆمیەکان لەگەڵ ڕژێمی کۆماری ئیسلامی. برینداربوونی کۆڵبەرێک بە تەقەی هێزەکانی ڕژیم. ڕۆژی پێنجشەممە 29 خەزەڵوەری 1404 هەتاوی کۆڵبەرێک بە ناوی ئەسەد خەڵکی شاری نۆتشە بە تەقەی هێزەکانی ڕژیم بریندار بوو. بەپێی راپۆرتەکان ناوبراوکاتی پەڕاندنەوەی لە ناوچە سنووریەکانی تەتەی هەورامان لەلایەن هێزەکانی هەنگی مەرزی ڕژیمەوە درایە بەردەستڕێژی گولە و هەر بەو هۆیەوە بریندار کرا. بە وتەی سەرچاوەکانی هەواڵە و هاوڵاتیە بەهۆی سەختی برینەکانی ڕەوانەی نەخۆشخانەکانی شاری سنەکراوە و دۆخی تەندروستیشی لە خراپیدا. بەردەوامی دەست بە سەرکران و ناڕوونی چارەنووسی عوسمان مامە. بەپێی راپۆرتەکان عوسمان مامە هاوڵاتی خەڵکی شاری بۆکان و لە دەست بە سەرکراوانی شۆڕشی ژنژیان ئازادی سەرەڕای تێپەڕبوونی 3 ساڵ بەندکرانی هێشتا چارەنووسی دیار نییە. ناوبراو ڕۆژی هەینی 27 خەزەڵوەری 1401 هەتاوی کاتی گەڕاندنەوەی بۆ ماڵەکەی لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتی شاری بۆکانەوە دەست بەسەر دەکرێت و ڕەوانەی شوێنێکی نادیار کراوە. بە وتەی سەرچاوە ئاگادارەکانیش ئەو دەست بە سەرکراوە لە کاتی دەست بە سەرکرانی تاوەکو ئێستا لە مافی تەنانەت پەیوەندیگرتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەش کراوە و سەرڕای بە دوواداچوونی بنەماڵەکەشی لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریەک سەبارەت بە ئەو دەست بە سەرکراوە لەبەردەستدانیە. شایانی باسە شەهین عەبدولقادری هاوسەری عوسمان مامە لە ڕەوتی شۆڕشی ژینادا لەلایەن هێزە سەرکوتکاریەکانەوە بە چەکی ساچمەیی کرای ئامانج و هێشتا ئازاری جەستەی و دەرونیشی هەیە و چارەسەر نەبووە. دەست بە سەرکرانی سێ هونەرمەندی عەرەب لە ئەهواز. ڕۆژی چوارشەممە 28 خەزەڵوەر سێ هونەرمەندی عەرەب و خەڵکی شاری ئەهواز پاش بڵاوکردنەوەی ڤیدۆیەک لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتەوە دەست بەسەر کران. بە پێواڵەکانەوە سێ هاوڵاتیە بە ناوەکانی سەجاد غەرباوی، حسێن جەلال و عەلی حەمدی بەهۆی بڵاوکردنەوەی ڤیدۆیەک لە گۆرانیەکدا کە جەخت لەسەر کلتور و یەکانگیری خەڵک و نەتەوەی عەرەب لە ئێران دەکات بە هێرشی هێزە ئەمنیەکانی ڕژیم بۆ سەرماڵەکانیان دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ئیتلاعات کراون. شایانی باسە هێزەکانی ئیدارەی ئیتلاعات دەستیان بەسەر پەیج و کەناڵەکانی ئەو سێ هونەرمەندە لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا گرتووە و ڤیدۆکەشیان پێسڕێونەتەوە. لە سێدارەدانی هەشت بەندکراو لە زیندانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی لە ڕۆژانی ڕابردوودا هەشت بەندکراو لە زیندانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی بە تۆمەتی کوشتنی بانقەست و پەیوەندیدار بە مادە هۆشبارەکان لە سێدارە دراون. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ 6 بەندکراو بە ناوەکانی عیرفان ئازادی، نێحمەد شاملو، پەیمان عەزیزی، محەممەد ڕەزا حسێنی، فەردین خانی و عەلی ئەزهەر ئێزەدخواهی بەهۆی تۆمەتی کوشتنی بانقەز لە زیندانەکانی کاشمەر، وەکیل ئابادی مەشهەد، کرماشان، ئیلام بێبەهان و کرمان لە سێدارە دراون. هەروەها دوو بەندکراوی دیکەش بە ناوەکانی فەرشید جەمیاری و ئەکبەر فەرەجی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە زیندانەکانی قەزوین و دەستگرتی ئیسفەهان ئێعدام کراون. گواستنەوەی سێ بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی ئەڤین بۆ ژووری تاکەکەسی. بەپێی راپۆرتەکان سێ بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی ئەڤین بەهۆی دەربڕینی ناڕزایەتی دژ بە گواستنەوەی ئیحسان ئەفراشتە بۆ ژووری تاکەکەسی ڕەوانەی ژووری تاکەکەسی کراون. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ ڕێکەوتی 19 خەزەڵوەر ئەو سێ زیندانیە بە ناوەکانی مورتەزا سەیدی، بێهنام موهاجر و میلاد خورشید تەلەب هاوکات لەگەڵ لانی کەم 200 بەندکراوی دیکەی ڕاگیراو لە بەندی حوتەمی ئەو زیندانە دژ بە گواستنەوەی ئیحسان ئەفراشتە بەندکراوی سیاسی مەحکوم بە ئیعدام بە داخستنی دەرگاکانی بەندەکە، وەرنەگرتنی خواردن و هەروەها وتنەوەی دروشم دژ بە ڕێبەر و دەسەڵاتی گەندەڵی ڕژێمی کۆماری ئیسلامی ویستویانە ڕێگری لە گواستنەوەی ئەو بەندکراوە بکەن.
بانگشتی چالاکێکی سنفی فەرهەنگیانی خەڵکی پارێزگای خۆزستان لە ڕۆژانی ڕابردوودا سیامەک سادەقی چەهرازی چالاکی سنفی فەرهەنگیانی خەڵکی پارێزگای خۆزستان لەلایەن دادگای ئینقلابی شاری ئەهوازەوە بانگێش کراوە. ناوبراو ڕێکەوتی 16 خەزەڵوەری ساڵی ڕابردوو هاوکات لەگەڵ 3 چالاکی سنفی فەرهەنگیانی دیکە بەناوەکانی کەوکەب بۆ داغی پەگاه، پیرۆزنامی و عەلی کروشاد بە تۆمەتی سازکردنی گروپ بە مەبەستی تێکدانی ئەمنیەتی وڵات و چالاکی تەبلیغی دژ بە ڕژیمی کۆماری ئیسلامی سەرجەم بە 24 ساڵ و هەر یەک حوکمی 6 ساڵ زندانی تازێریان بەسەردا سەپێنرا. دوایین هەواڵ داخوازی 3 وڵاتی ئەوروپایی بۆ دەستپێکردنەوەی دانوستانە ئەتۆمیەکان لەگەڵ ڕژێمی کۆماری ئیسلامی. ڕۆژی پێنجشەممە 29 خەزەڵوەر پاسکال کۆنفاوەر وتەبێژی وەزارەتی دەرەوەی فەڕەنسا ڕایگەیان کە وڵاتانی ئەڵمان، فەڕەنسا و بەریتانیا خوازیاری زیندووکردنەوەی دانوستانە ئەتۆمیەکان لەگەڵ ڕژێمی کۆماری ئیسلامین. کۆنفاور جەختی لەسەرەوە کردەوە کە ئەو 3 وڵاتە سەرڕای هەوڵەکانیان بۆ چالاکردنی سزاکانی نەتەوە یەکگرتووەکان لە مانگی سێپتەمبەردا هێشتا باوەڕیان بە پێویستی و توێژ لەگەڵ تاران هەیە و ئاماژەی بەوە کرد کە فەڕەنسا، بەریتانیا و ئاڵمان هەموو کات پاڵپشتیان لە پاراستنی پەیوەندی و درێژەدان بە دانوستانەکانی لەگەڵ کۆماری ئیسلامی کردووە. بینەران و گوێگرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد بن.